ژیان هاوشێوەی پێشبڕچەکانە. هەمومان هەوڵ دەدەین بۆ سەرکەوتن، بەڵام زۆر نین ئەوانەی لە ئامانجەکانیان نزیک دەبنەوە. لە هەمان کاتدا گرنگترین کار ئەوەیە کە کۆڵ نەدەیت و بەردەوام بی. لە قۆناغەکانی کۆتایی ئەستێرەکانی زانکۆ نزیک دەبینەوە. تەنها سێ زانکۆ لەو شە زانکۆیە کە لە قۆناغی چارەگی کۆتایی ڕوبەڕوو یەکتر بوونەوە پێشبڕچێ دەکەن لەسەر نازناوەکە. یەکێک لەو زانکۆیانە بە بەدەستهێنانی زۆرترین خاڵ بە درێژایی ڕوبەڕووبوونەوەکانی ڕاستە و خۆ دەچێتە قۆناغی کۆتایی. دوو زانکۆکانی تریش ڕوبەڕوو یەکتر دەبنەوە بۆ گەیشتن بە کۆتایی. لە پرۆگرامی پێشوو هەردوو زانکۆی هەولێری پزیشکی و زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بەیەک گەیشتن. سەرکەوتن بۆ زانکۆی پزیشکی واتە گەیشتن بە قۆناغی کۆتایی، چونکە تەنها زانکۆ بوو کە زۆرترین خاڵی بەدەستهێنا بوو. هەرچی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر هێدی پێی لەسەر پێپلیکی پێشبڕکێکە دادەنا بۆ سەرکەوتن. استراتیژی زانکۆی پۆلیتەکنیکی بە شوێنکەوتنی زانکۆی هەولێری پزیشکی بوو، واتە هەر کەتەگۆریەکیان هەڵدەبژار زانکۆی پۆلیتەکنیک هەمان کەتەگۆری هەڵدەبژار. لە کەتەگۆریەکان مافی یەکەم کەتەگۆریتان هەیە هەڵیبژێت. فیزیا تەندروستی بەمەوەستی بەدەستهێنانی یەکێک لەو دوو ئامانجەی کە هەیبوو، یان دەخاڵ بەدەستدەهێنین یاخود دەخاڵ لە زانکۆی هەولێری پزیشکی دەفرێنن. ڕوبەڕووبوونەوەیەکی گەرم لە نێوان هەردوو زانکۆ، هەردووکیان بە وەڵامی ڕاستی پرسیارە زانستیەکان ستۆدیۆیان کردبووە چراغخانی سەوز. هێندەی نەخایەن بە کۆتاهاتنی کەتەگۆری زانستیەکان ڕەنگی سووری وەڵامی هەڵا پانتایی ستۆدیۆی داپۆشی. لە کۆتابرگەی کەتەگۆریەکان زانکۆی هەولێری پزیشکی بە 70 خاڵ بەرامبەر 60 خاڵ پێش زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کەوت. پۆلیتەکنیکی هەولێر 60 خاڵیان هەیە. زانکۆی هەولێری پزیشکی 70 خاڵ. لە بڕگەی ڕوبەڕووبوونەوەی تاکەکەسی زانکۆی هەولێری پزیشکی توانی خاڵەکانی بۆ 85 خاڵ بەرز بکاتەوە و ڕاستەوخۆ خۆی گەیاندە قۆناغی کۆتایی. زانکۆی هەولێری پزیشکی خاوەنی 85 خاڵە لەگەڵ 235 خاڵی پێشودریشی هەبوو 320 بە 320 خاڵ یەکسەر دەچنە فاینەڵ. ئێرەش بۆ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بووە دواوێزگەی بەرنامە و لە خەونی گەیشتن بە نازناوەکە بە ئاگەهات. ئێستاش تەنها دوو زانکۆماوە لە قۆناغی پێش کۆتایی و ڕکابەری یەکتر دەکەن بۆ گەیشتن بە قۆناغی کۆتایی. ئەوانیش زانکۆی پۆلیتەکنیکی دەهۆک و زانکۆی جیهانن. ئێستاش ڕوبەڕووبوونەوە لە قۆناغی پێش کۆتایی دەست پێ دەکات. ئەمانجمان بوو کە بگەینە ئەم ئاستە و شکر بۆخوا پێی گەیشتین. ئەم جارە سترێسەکە زۆر زیاترە و بە هیوای ئەوەی بتوانین بگەینە فاینەڵ. بنابێت قۆناغ سمیفاینال دیش قۆناغی جیواز بێت. ئەکیدی بسیار زەحمەتدەرێن لەو ڕۆمای خوو پەتریۆ بەر هەر تیش قۆناغی و ئینشەڵڵا دێ بسەرکەوی. بێگومان گرنگترین قۆناغ هەفەیە. ئەف قۆناغە ئێمە چینە فاینەلی ئەو دێ چینە ماڵێ. ئینشەڵڵا سەرەکەوین و بە تەواوی خۆمان ئامادە کردووە و سەرکەوتن بۆ خۆمان. قۆناغا پێشکۆتایی بێگومان قۆناغا کۆسێدە هەستیارە و لێوێ هەستیاری ئێمە خۆ ئامادە کردیا. ڕاستیش ئەف قۆناغا هەستیارە چونکە قۆناغا بەریدی ماوەیەکە بەس دیفی و هەستیاری مەژی خۆ ئامادە کرد وەکی هەر جار کاچە ئاماتینە مەسەرکەفتنینە ئینشەڵڵا ئەف جار سەرکەوین. ڕاستە ئێستا سترێسەکەی زۆرتر بۆ لە جارەکانی پێشوو بە هیوایەکی گەورەترەوە چینە بەرنامەکە و بەڵکو بگەینە فاینەڵ. ئێستا گەشتنە لە قۆناغی پێش کۆتایی تەنها سێ زانکۆماوە یەکێ لەو سێ زانکۆکە ئێمەیە و ئینشەڵڵا هیوادار بگەینە کۆتایی و لە یەکەم بەدەستبین. هاوڕێیانمان ئێستا لەسەر ستەیجن خۆیان ئامادە کردو بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان و
هیوادارم کە زۆرترین پرسیار بە وەڵامی ڕاست بەڵام بنەوە وتوێ باوەڕێداما و قوتابیەتمە دێگەهنە قۆناغا فایناڵێ هەمی سەرکەفتیانە دیارە ئەو قۆناغا قۆناغی پێش فایناڵە و قۆناغێکی زۆر هەستیارە بۆ ئێمە بە هیوای ئەوەی کەوا بیبینەوە بچینە قۆناغی فایناڵ. خۆشەویستان سڵاو ئەمڕۆ پێشبڕکێکە زۆر گەرم و گوڕ دەبێ لە نێوان دوو زانکۆ کە دەیانوێت بگنە فایناڵ زۆر نزیک بوونەتەوە لە خەڵاتە گەورەکە ئەویش بریتیە لە $30,000 بۆ زانکۆی براوەی یەکەم کە هەر قوتابیەی $5,000 بەرەکەوێ و خەڵاتی دووەم $15,000 هەر قوتابیەی $2,500 بەرەکەوێ لە فایناڵ زانکۆیەک چاوەڕوانیان دەکا ئەویش زانکۆی پزیشکی هەولێرە کە لە بەرەوەی کە زۆرترین خاڵی بەدەستێناوە هەتا ئەم ساتە وەختە ئەو دوو زانکۆی کە پێشبڕکێ دەکەن ئەمڕۆ و دەیانەوێت بگەنە فایناڵ چکە براوەیان ڕاستەوخۆ دەچێتە ئەوێ بریتین لە زانکۆی جیهان سلێمانی سەناریا سالار تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری تەلارسازی ئارەزوی ئەوەی لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو شاڵاو شوان تەمەن 25 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی یاسا ئارەزوی ئەوەی لە داهاتوودا ببێتە بزنسمان گەشت بەختیار تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری تەلارسازی ئارەزوی ئەوەی لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو فەرمان ئازاد تەمەن 26 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی ژمێریاری تەکنۆلۆژیای زانیاری ئارەزوی ئەوەی لە داهاتوودا ببێتەوە بەرهێنەر و بازرگان هەروەها زانکۆی پۆلیتەکنیکی دۆک ئومێد سامی تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی ڕۆژنامەوانی ئەلکترۆنی ئارەزوی ئەوەیە لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ ئەیوب عەبدوڕەحمان تەمەن 30 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی تەکنیکی ئەندازیاری ئارەزوی ئەوەیە لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو دەخیل مەتۆ تەمەن 27 ساڵ قوتابی قۆناغی دۆمی بەشی دەرمانسازی ئارەزوی ئەوەیە دکتۆرا بەدەستبێنێت لە بواری دەرمانسازی هەکار مۆیەت تەمەن 24 ساڵ قوتابی قۆناغی دۆمی بەشی تەلارسازی ئارەزوی ئەوەیە لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو خۆشەویستان گەڕاینەوە دووبارە سڵاو و بەرنامەکە دەست پێ دەکات بە پرسیارێکی خێرا بۆ هەردوو زانکۆ هەرکام لە زانکۆکان وەڵامەکەیان ڕاست بوو مافی ئەوانەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێرن هەردوو زانکۆ ئامادەن پرسیارەکە دەڵێ یەکەم سەرۆکی ئەمریکا کێ بوو پۆلیتەکنیکی دۆک جۆرج واشنتن زۆر ڕاستە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک مافیۆتان هەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێن بایۆلۆژی ئەیان بی کام لەم ئاژەڵانە کۆ ئەندامی سوڕانی داخراوی نییە ئەی ماسی بی مرۆڤ سی مێرولە دی مار سی چرکەتانەیە يعني زفر دخوينية يعني ناوي بي مروف بي مروف مروفي مغلقة درسته مرة داخلة ئومێت بۆچی بی مرۆڤتان هەڵبژارد سورانی داخراوی نییە يعني خینەوەی هەر بەردام زڤریتن چییە کۆ ئەندامی سوڕانی داخراو چییە سوران خینە زڤرێنە دەورە دەماویە دەورە دەمەوی بەلە جا دەورەی دەمەوی نییە مرۆڤ دڵ و هەر زڤرێتەوە هەر بوو سەری و زڤرێتەوە باشە بزانین حیوان بزانین بی مرۆڤ وەڵامێکی ڕاستەیە هەڵێ
بەداخەوە وەڵامەکەتان هەڵە بوو وەڵامی ڕاست مێرولە زانکۆی پۆلیتەکنیکی دۆک نەتانتوانی ئەو دەقاڵە بەدەست بێن زانکۆی جیهان سلێمانی چ کاتەگۆری هەڵەبژێن جغرافیا جوگرافیا ئەی ناوی کام لە وڵاتانە واتای زیو دەدات ئەی ئەرژەنتین بی بەرازیل سی ئیندۆنێزیا دی پۆرتوگال سی چرکەتانێ ئەرژەنتین ئەی ئەرژەنتین ئەوە دەست کاتتان زۆر مابوو دڵنیا بوون و وەڵامەکەتان بەخێرایی دایەوە باشە بۆ بەرازیل نەبێ ئەرژەنتینە بەرازیل نییە برازیل بە سامبا ناسراوە بزانم یعنی ئەرژەنتین واتە زیو بەڵێ وڵاتی زیو وڵاتی زیو باشە ئەرژەنتین بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ زانکۆی گیان وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ زانکۆی پۆلیتەکنیکی دۆهۆک چ کاتەگۆریەکە هەڵەبژێرن جغرافیا جوگرافیا تەنها بی ماوە کەواتە بی ناوی کام لەم وڵاتە ئەفریقیانە بە واتای خاکی خەڵکانی ڕاستەڕۆ ناگەندەڵ دێت ئەی زیمبابۆی بی بۆرکینا فاسۆ سی کۆنگۆ دی کەناری عاج سی شرکەتانێ شكمنا بس يلسا كناري العاش صح لا العاش زيمبابوي كونغو بيجي منين انا شكمنا يلسا فيه وش كاش مش ما يوم ما وقت ما ما وقت ما بوركينا فاسو جديد بوركينا فاسو بوركينا فاسو شنو بنقول ساقي بس بواتي خلق راست من انا بقول انا خذ احتمال غبيت خلق راست خينا بواتي کاتان خەریکە نامێنێ زوو وەڵامێکم منێ بي بی بوركينا فاسو بۆرکینا فاسۆ بۆچی بۆرکینا فاسۆتان هەڵبژارد المعلومات سارنين بس شكو ماتش بي بوركينا فاسو لەبەرەوەی کە دووشێ یا چۆن نا ناشم خذ بتاعك كنت بواتي خاكي خلقاني راست رو احتمال غبيت خەڵکانی ڕاستەڕۆ راست ناگەندەڵ ناگەندەڵ باشە بۆرکینە فاسۆ بزانی وەڵامێکی ڕاستە یا هەڵێ زانکۆی پۆلیتەکنیکی دۆک وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ زانکۆی گیان چ کاتەگۆریەک هەڵبژێرن لۆژیک ئەی بێ ئەی لە کۆنفرانسێکدا 12 کەس پێش و پاش کۆتایی کۆبوونەوە تەوقە لەگەڵ یەکتریدا دەکەن بەگشتی چەند تەوقە کراوە لەو کۆبوونەوەیەدا ئەی 100 تەوقە بی 132 تەوقە سی 144 تەوقە دی 121 تەوقە سی چرکەتانێ دوانزەی سەڵ چل و چوار چوار و سەڵ چل و چوار هەشت شتێتە سەوسیدوو يكي يازة جماعة دەست شرکەتان ماوە يقدان دوباره سەوسیدوو ايه كلامك تأكيد زوو وەڵامێکم منێ دەی وەڵام دەی بی 132 مان بۆ شەرحکەن چۆن زۆر دڵنیانە بووین بۆیە کاتیش نەما بۆی تر باشە ئێستاشە نەگەیشتە نەتیجە ناڵە
باشە بزانین 132 وەڵامێکی ڕاستە یا هەڵێ؟ زانکۆی گیان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. کۆلی تەکنیکی دهۆک چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ لا لۆژیک. لۆژیک. تەنها بیماوە کەواتە بی. CMM EOO GQQ بۆشایی KUU ئەم زنجیرەیە بە کام یەک لەمانە تەواو دەکرێت؟ A GRR B GSS C ISS D ITT سی شرکەتانێ. بينهم فرق بس أفا جيكو إيه أوي أوي جي H I I A Q R S دە شرکەتان ماوە؟ C ISS CISS چۆن ISS تان هەڵبژارد؟ دیفرێسکردنەوەە دیفرێسکردنە حرفە چۆن؟ QS بۆ بێژە دەخیل چۆن؟ هەر یەکێ هەر پیتەکەی کە ئادی نای ئالدیف درادێت. مثلا سي دي نهاتية اي هاتية ونفس الحالة ام ان نهاتية او هاتية ديفي. باشە بزانین بیرکردنەوەکەتان ڕاستە یا هەڵەیە؟ ڕاستە ئینشاءڵڵا. زانکۆی پۆلیتەکنیکی دۆک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی گیان کاتەگۆریەک هەڵبژێرن؟ بایۆلۆژی. بایۆلۆژی. ئەی تەنها ئەی ماوە کەواتە ئەی. سکۆڵەی لای ڕاستی دڵ خوێن دەنێرێت بۆ کام بەشی لەش؟ A شاخوێنبەر B گوێچکەڵەی ڕاست C هەموو لەش D سیەکان سی چرکەتانێ. ئەمانە گەشتکەڵێ نین گەشتکەلیان سکۆڵە لە خوارەوە ئەکید گەشتکەڵە لەسەرەوە. باشە ڕاست خوێنی پاکی تێە بەیە شاخوێنبەر ئەوزە کاتمەوە شاخوێنبەر خوێنی پاکی تێ لای ڕاست یان خوێنی پیست؟ لای سێکان چ نزیکە لای ڕاست؟ ئەگەر خوێنی پاکی بۆ شاخوێنبەر و بڵاویەکاتەوە. شاخوێنبەر و سێکان کامیان؟ وەڵام شاخوێنبەر ئەی شاخوێنبەر. ئەی شاخوێنبەر. بۆمان شیکەنەوە بزانین بۆچی سکۆڵەی لای ڕاستی دڵ خوێن دەنێرێت بۆ شاخوێنبەر. سکۆلەی لای ڕاست ینی لە گەشتکەلی ڕاستەوە یەتە سکۆڵەی ڕاست لە سکۆڵەی ڕاستەوە چێتە شاخوێنبەری گوازێتەوە بە هەموو بەشەکانی لەش دابەشە بێ بۆ مولولەکە. لێکی لە وەڵامەکانە هەموو لەش نووسراوە ئێگەر وابێ هەموو لەشیش ڕاستە. ئاخر ینی بە شاخوێنبەرە ئەچێتەوە بۆ هەموو لەش. یەکەم جار بۆ شاخوێنبەر اینجا ئەچێتە شاخوێنبەر بە شاخوێنبەر ئەگوازرێتەوە. شاخوێنەرێنێتە لای چەپ. سیەکان باشە لە سکۆڵەی ڕاست چ جۆرە خوێنێک دێ؟ خوێنی پاکە. من یەک دۆست کێشم لەوەیە هەبوو کە خوێنی پاکە یان خوێنی پیسە وتیان خوێنی پاکە. ئەگەر خوێنی پاک بێوە یعنی ئۆکسجینی هەیە ئۆکسجینی هەیە. ئەگەر لای چەپ بووە ئەو کاتە ئەچوو بۆ سیەکان و خوێنی لێوێ پاکردەوە. ئەگەر ئۆکسجینی نەبێ و کاتە چیەکە؟ ئەی با بۆ سیەکان لە سیەکان خوێن پاکەکرێتەوە و ئینجایەتەوە گوێچکەلەی ڕاست و بڵاو بێتەوە بە هەموو لەش اینجا دوایە سوورەکە بەردەوامە بێتەوە. ئەمە سووری گەورەی خوێنە. سووری گەورەی خوێن. بەڵێ.
باشە بزانین سکۆڵەی لای ڕاستی دڵخێن دەنێرێت بۆ شاخوێنبەر یان بۆ شوێنێکی تر. زانکۆی گیان وەڵامی ڕاست سیەکان نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی پۆلیتەکنیکی دۆک چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ ئەدەبیات. ئەدەبیات. ئەیان بی؟ بی. بی. گوتی سەبرت هەبێ دووبارە دێمە دیتنت ئەمما لە کورتیدا تەمەن وا دیارە بەو دیدارە ڕناگا نووسینی کامە شاعرە؟ ئەی دڵدار، بی نالی، سی هێمن مکریانی، دی قانع. سی چرکەتانێ؟ نالی؟ سەبرت هەبێ دووبارە دێمە دیتنت شەیدای شەمبی مشکل سەنالی. تو چی دقیقه؟ نێ من نینە خۆیەکی گوتی سەبرت هەبێ دووبارە دێمە دیتنت ئەمە لە نالی جیفە بوو نالی جیفە بوو نالی نالی. لكن اسلوب يخفناه خونديه مش عريتو قالك تخوندي ساسلو بفيتشي اسمي بچی نالی ساسلو بنالی چی بی نالی. بی نالی. بۆچی نالیتان هەڵبژارد؟ ئەبزانم شعرەکەی بۆ دیداری شەم نووسیوە. سەر شێوەزی شعرە دیڤەچ. گوتی سەبرت هەبێ دووبارە دەیمە دیتنت ئەمما لە کورتیدا تەمەن وا دیارە بەو دیدارە ڕناگا. باشە نالی بەو شێوازەی نووسی؟ وابزانم. وابزانی. ئەی بۆچی دڵدار نەبێ؟ دڵدار شعرەکانی زۆربەی بە نیشتیمانەوە گرێدا بوون. ئەی هێمن مکریانی؟ واللهی آخر شعر زۆرە هەر یەکیان بەرهەمێکی هەیە چار پێنج ئەم شعرە هونەرمەند عەدنان کەریمیش کردوێتی بە گۆرانی جۆتان لێ بووە؟ ناوەڵا. باشە نالی بزانین وەڵامێکی ڕاستە یان هەڵەیە؟ وەڵامی ڕاست هێمن مکریانی زانکۆی پۆلیتەکنیکی دۆک نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی جیهان با پرسیارەکەتان لێکم چی هەڵبژێرن؟ ئەدەبیات. ئەدەبیات. لە ئەدەبیات تەنها ئەی ماوەکەواتە ئەی. ڕۆمانی سێگاڤ و سێدارەکی ڕۆمانوس ژان دۆست باس لە دوایین شەوی ژیانی کام سەرکردەی کوردستان دەکات؟ ئەی شێخ مەحموودی حەفید، بی سمکۆی شکاک، سی شێخ سەعیدی پیران، دی شێخ عوبەیدوڵڵای نەهری. سی شرکەتانێ؟ دارك ڕۆمانەکە ژان دۆست دیارە هی ئێرە نیە تا باسی شێخ مەحموود کە کێ ئەمە لای خۆمانە ئێرانە سێگرە ئەو ناوە بادینی لەسەرەوە شعوبڵی نەهری شێخ پیران نەشی لەم دوانە شێخ سەعیدی پیران لەسێرە ئێستادارە دراوە؟ ئێوش دوایین دا شرکەتان ماوە؟ سي شيخ سعيدي بيران ئەکیدی سی شێخ سەعیدی پیران. بۆ هەستەکەم کەستانە و ڕۆمانەتان خوێندوتەوە؟ ناوەڵا. ئەی چۆن شێخ سەعیدی پیرانتان هەڵبژارد؟ بە پێی ناوەکەی وەڵا لەکە لەوانەشەوە نەبێ بەڵام بە پێی ناوەکەی شێخ مەحموود ئەوە شێخ مەحموود نییە دڵنیام سەداران سمکۆی شکاکیش نییە سمکۆی شکاک تیرۆر کراوە بە فێڵ شێخ عوبەیدوڵڵای نەهری و شێخ سەعیدی پیران بوون بەڵام زیاتر بۆ شێخ سەعیدی پیران چین لە 75 ساڵی و لە 1925 لە سێدارە دراوە کە نابوو لە سێدارە. باشە شاڵاو بزانین شێخ سەعیدی پیران وەڵامێکی ڕاستە یا هەڵەیە؟
زانکۆی ژیان سلێمانی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی دۆ چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ تەندروستی. تەندروستی. ئەی ئەی هۆکاری نەخۆشی شەکرەی جۆری دووەم کام لەمانەیە؟ ئەی دەرنەدانی هۆرمۆنی ئینسۆلین. بی خانەکان وەڵامی هۆرمۆنی ئینسۆلین نادەنەوە. سی زۆر دەردانی هۆرمۆنی کلوکاگۆن. دی زۆر دەردانی هۆرمۆنی سایرۆکسین. سی چرکەتانێ. بس يا رب لحظة اشتو موي وقت أيه دەرنەدانی هۆرمۆنی ئینسولین ندون هو جوورێ دوێ شەکرە ثنائي ساكي كو فيروسية كو شەکرە ثنائي كو فيروسية هيك جووري دوي كيش کاتان خەریکە نامێنێ زوو وەڵامێکم بنێ. داخل ئەڤان بە وەڵام بی هاش كنتنا ها خانەکان وەڵامی هۆرمۆنی ئینسۆلین نادەنەوە. بۆچی ئەو هەڵبژاردێتان هەڵبژارد؟ وڵاوێتێت شەکرەی جووری دووەم جووری یەکەم لە کەمی ئەنسولین ڕوودەدات. جووری دووەمی شووە بزانین لە وەڵام نادانەوەیە بە تەمای خوا. ینی جۆری یەکەم ئەنسۆلین دەرنادا. جۆری دووەم ئەنسۆلین دەردەدا بەڵام وەڵامی نییە. وەڵامی نییە. وەڵامی نییە. کەس خۆی ناکە بە ساحێبی. کەس خۆی ناکە بە ساحێبی. بۆ خۆی لە لاو لەش بڵاو دەبێتەوە. باشە بزانین خانەکان وەڵامی هۆرمۆنی ئینسۆلین نادەنەوە. وەڵامێکی ڕاستە یا هەڵێ؟ زانکۆی پۆلیتەکنیکی دۆ گۆڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی جیهان چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ تەندروستی. تەندروستی. لە تەندروستی تەنها بی ماوە کەواتە بی. کام لەم نەخۆشیانە تووشی کۆئەندامی دەمار دەبێت؟ ئەی سیفلیس. بی کلامیدیا. سی سێلان. دی ئایدس. سی چرکەتانێ. بەرگریە بێ آخر سێلان چییە؟ نەیزانم چییە. دەمار چی بەرمەنگیزی؟ نێرڤس. نیورۆن سیفلیس بیستووە بەسازان چییە؟ ئەم دوانە بیستووە. دە چرکەتان ماوە. ئەمە یاسی. زوو وەڵامێکم بنێ. ئەی سیفلیس. ئەی سیفلیس. چییە بۆچی ئەم جارە سیفلیستان هەڵبژارد؟ وڵا 4 اختیارە ئایدزەوە هیچ کە تووشی کۆئەندامی بەرگریە بێ. ئەمە لێکیان نەجاتان بوو. سیانی تریان معلوماتمان نییە لەسەری. یعنی هەر خۆتان و شانستان سیفلیستان هەڵبژارد. باشە بزانین سیفلیس وەڵامێکی ڕاستە یا هەڵێ؟ زانکۆی گیان سلێمانی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 40 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی دۆک چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ بابێن کیمیا. کیمیا. ئەییان ئەی کاتێک پیاس پاک دەکەیت و چاوەکانت دەسووتێتەوە و فرمێسکیان لێ دێتە خوارەوە
هۆکاری ئەمە کارلێکێکی کیمیاییە کام لەم ترشانە لە ئەنجامی ئەو کارلێکە دروست دەبێت ئەی ترشی گوگردۆز بی ترشی نایتریک سی ترشی سلفونیک دی ترشی گوگردیک سی چرکەتانەیە دا شركتان ماوزو وەڵامێکم بنێ سی ترشی سلفونیک سی ترشی سلفونیک بیشت بۆ بچیاز بۆچی ئەم ترشەتان هەڵبژارد بە زوری نایدەنگ بە زۆرینەی دەنگ بە زوری نایدەنگ بە دیموقڕاتیەت باشە چۆن بە زۆرینی دەنگ گەیشتە ئەو بڕوای کە ترشی سلفونیک بۆ کارەکەیەتی بە سەحکی راف مۆدەدی نینن ماژەئینەنە دەرە ماوە ماژە هەڵبژ ینی کاتێک ئەو کاتێک کە ها پیاس غازێک دەرەچێ لێی چاوەکانت فرمێسک لەگەڵ ئەنزیمێکە کارلێک دەگات ترشێک دروست دەبێ ئەو ترشە دایکۆژیاوە بۆی دەگری بۆی دەگری سەریە بڕیت و بۆ یەگری بۆ یەگری سلفۆنیکتان هەڵبژارد باشە بزانین ترشی سلفۆنیک وەڵامێکی ڕاستە یان هەڵێ زانکۆی پۆلیتەکنیکی دۆ وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەزێ ناوکۆی خاڵەکانتان چل خاڵ زانکۆی گیان چ کاتەگۆرێک هەڵبژێرن کیمیا کیمیا لە کیمیاش تەنها بیماوە کەواتە بی لەبەرچی هۆکارێک بۆ پڕکردنی باڵۆنەکان گازی هیلیۆم لە ژیاتی گازی هایدرۆجین بەکاردێت ئەی گازی هیلیۆم سوکترە بی گازی هایدرۆجین مەترسی تەقینەوەی هەیە سی گازی هایدرۆجین ژەهراویە دی گازی هیلیۆم ئاسانتر دەست دەکەوێت سی چرکەدانێت ژەهراویە وەستە لە گەردونە سوکترین هین چییە؟ سوکترینەکەی هایدرۆجینیان نایترۆجین لە گەردونە سوکترینیان هایدرۆجینە کەواتە هایدرۆجین سوکترە لە هیلیۆم ئەی نییە ئەیدی بیژ نییە گازی هایدرۆجین ژەهراویە دەچرکەتان ماوە وەڵام ژەهراوینی هەڵێ مژی وەڵام ئەی هایدرۆجین هەڵەمژین گازی هیلیۆم سوکترە زانکۆی جیهان سلێمانی بۆچی کاتان خەریکە نامێ مناقەشەکان تۆزی خێراترکەن لە نێوان گەشت و سەناریا بوو زۆر کێشمەکێشتان هەبوو کارەکەی گازی هیلیۆم هیچەوە تایبەتمەندیەکی یەکە سووکە بەڵام لە گردونیشا گازی هایدرۆجین سوکترین گازە لە گردونە کێشەکەمان لەسەر ئەوە بوو گازی هایدرۆجین مەترسی تەقینەوەی هەیە ینی هینیش هیلیۆمی شەر ئەگەر چەرخی لەبەی گەڕێت هایدرۆجینیش لەبەرەوەی لە گردونە هەیە هەڵیەمژین کەواتە ژەهراوی نییە گازی هیلیۆم ئاسانتر دەست دەکەوێت ئەمان هایدرۆجین و بەس مشکلە ئەوەیە ئەوەش باشە هیلیۆم سوکترەیە هایدرۆجین خۆی هایدرۆجین هایدرۆجین بەس اختیاراتەکان مەسەلەن گازی هیلیۆم سەناریا لەوە چۆ ڕاستەکەی خۆی ڕاستی دەوێت هایدرۆجین ئەی بۆچی هیلیۆم تا هەڵبژار لەبەر اختیاراتەکانی تر بۆن منە ئەم باسی کرد سی ژەهراوی نووسراوە گازی هیلیۆم سوکترە وایە بەڵام تۆ خۆ دەزانی هایدرۆجین سوکترە بەس بەنسبەت دەستکەوتنیشە هیلیۆمێکێکە لە گازە دەگمەنەکان ینی دەستکەوتنی هایدرۆجین بە بڕیشە لە ڕێژەیە لە هەوایە زیاتر ئەوان سەتایە کرد ینی لە هەموو کەش و هەوای زەویە باشە چێ ناڵێ هۆکارەکەی ئەوە نەبێت کە گازی هایدرۆجین مەترسی تەقینەوەی هەبێت باشە بەس هیلیۆمیشە تەقێتەوە چەند جار باڵۆم بووە مەسەلەن لە حەفلە لە شتیا بەر مۆمشتیا کەوتووە تەقیوەتە و کارەساتی خۆڵقاندووە کە هیلیۆمی تیا بوو یان هیلیۆمیش ئەتەقێتەوە بۆ ئەوە بڵێ ئیتر نازە بەس
هلیۆم گازێک نییە کە چالاکی کیمیایی کەمترە یاخود کەمە خۆی با هەمووی بە ها باشە بزانین ئەی گازی هیلیۆم سووکترە وەڵامیکی ڕاستە یان هەڵێ وەڵامی ڕاست گازی هایدرۆژین مەترسی تەقینەوەی هەیە زانکۆی گیان سلێمانی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی پۆلیتەکنیکی دۆک چ کاتەگۆریەک هەڵبژێرن فیزیا فیزیا ئەیان بی ئەی ڕووناکی وەکو بەشێکی شەبەنگی ئەلکترۆمۆگناتیسی سروشتێکی دوانەیی شەپۆلی و تەنۆلکەیی هەیە کام لەم دیاردانی خوارەوە سروشتی شەپۆلی ڕووناکی نیشان دەدات ئەی دیاردەی فۆتۆ ئەلکتریک بی ڕەنگی جیاوازی شەبەنگی ڕووناکی سی خێرایی ڕووناکی دی شکانەوەی ڕووناکی سی چرکەتانەیە كباس بلوغ راس راس ساكي هاكو وقت المودة دات ساكي الزفريت فوتون الزفريت وبتشتي في كهربائي شي بيتن فوت الكترونيكي ساكي حركة الكترون ساكي ساكي حركة الكتروني زادت بيت دا شركتان ماوە ئەی دیاردەی فۆتۆ ئەلکتریک ئەی دیاردەی فۆتۆ ئەلکتریک لە پرسیارەکە باش تێگەیشتون بەڵێ سروشتی دوانەیی شەپۆلی و تەنۆلکەی هەیە کام لەمانە دیاردەی خواری سروشتی شەپۆلی ڕووناکی کامەیە کامیانە بەڕایەوە دیاردەی فۆتۆ ئەلکتریکە چونکە کاتێک ڕووناکی لە مادەکە دات مادەی دەتەن سەر ئەلکترۆنە زیادەت بیتن و شنی ڕەنگ بەدانێت باشە دیاردەی فۆتۆ ئەلکتریک زانین وەڵامێکی ڕاستە یان هەڵێ وەڵامی ڕاست شکانەوەی ڕووناکی زانکۆی پۆلیتەکنیکی دۆک نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی جیهان سلێمانی کاتەگۆریەک هەڵبژێرن فیزیا تەنها بین ماوە کەواتە بی بۆ یەکەم جار کام لەم زانایانە بەرکەوتنی فۆتۆنیک و ئەلکترۆنیکی شرۆڤە کرد و هاوکێشەی تایبەتی بۆ جیاوازی درێژی شەپۆلی فۆتۆن پێش و پاش بەریەککەوتن دانا ئەی ئاینشتاین بی هایسنبرگ سی کۆمپتن دی بۆهر سی چرکەتانەیە عادي ناوكي قرديلة بعادي فوتون وأمشتنا أم كابراشي كده بركوتيني فوتون وإلكترونيكي شو فكر وهاكشي تايبتي بو جازي أينشتاين هي دانا هاكشي كي دانا أينشتاين فوتوني دوزيو باشا فوتوني إلكترونيكي شو فكر هاكشي تايبتي بو جازي دريجي شبولي فوتوني بيش كتون دا شركتان ماوە دريجي شبولي جاكا بيلا هايزنبرغ بي هایزنبرگ بی زانیاریتان هەبوو؟ ئاینشتاین خۆی با بڵێنە سەر فۆتۆنشتیوە ئیشی کرد هەروە دیاردەی کارۆمۆگناتیزیۆم شتانەی دۆزیەوە لە ڕووناکیە هەروەها هاوکێشەیەکی دانا کە ئینەرجیە کاتە MC سکوێر لەسەر ئەو نۆبڵی وەرگرت ئەم بەنسبەت ئاینشتاینەوە جا بەنسبەت ئەم کۆلیژنەوە کە لە بینی پارتکڵەکان ڕوویاندا ئەکید نیم ئاینشتاین بوو بێ کە ئەوەی کردبێ بۆیە لە بینی بۆر و هایزنبێرگە زیاتر هایزنبێرگ بەچی مەشهورە لە فیزیا بەچی بەناوبانگە مازعی گەردیلەی
نظم بكهرباء. uncertainty principle. باشا بزانین هایزنبرگ وەڵامێکی ڕاستە یان هەڵێ؟ وەڵامی ڕاست کۆمتن زانکۆی گیان سلێمانی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک چ کاتەگۆریە هەڵە بژێرن؟ مێژوو مێژوو ئەیۆم بی ئەی کیشوەری ئەمریکا لە ساڵی 1492 زاینی لەلایەن کریستۆفۆر کۆلۆمبۆس دۆزرایەوە. ناوی ئەمریکا لە ناوی چ کەسێکەوە وەرگیراوە؟ ئەی کریستۆفۆر کۆلۆمبۆس، بی فرێدریگۆ ئەمریکۆ، سی ئەمریگۆ فیسپوچی، دی ئەسپەکەی پاشا فرانسیس. سی چرکەدانێ؟ ئەمریگۆ فیسپوچی. سی ئەمریگۆ فیسپوچی. هەکار ئەمریگۆ فیسپوچی دەناسی؟ ئەوی بۆرەبتر ئەمریکۆ بەشت ئەمریکۆ دووزین ینی شوێ سۆڵێدا بەرەندێ نۆڤی ئەمریکۆ وی نۆڤ کرد. باشە کریستۆفەر کۆلۆمبۆس یەکەم جار نەچوو بۆ ئەمریکا؟ بەڵێ بەس ئەوی بۆرەبتر بەشت ئەمریکۆ دووزین لەوە نۆڤی وی ئەکری. یعنی یەکەم جار کە کریستۆفەر کۆلۆمبۆس چوو نێزانی کاشفکر ئەمریکا بەسەوی نۆڤ دۆنەسەر نۆڤی دۆنەسەر. خەڵکی کوێیە دەزانن؟ ئیتاڵیا. ئیتالی. باشە ئەمریگۆ فیسپوچی بزانین وەڵامێکی ڕاستە یان هەڵێ؟ زانکۆی پۆلیتەکنیکی دۆک وەڵامەکەتان ڕاستە، دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی گیان چ کاتەگۆریەک هەڵە بژێرن؟ مێژوو. تەنها بیماوە کەواتە بی. یەکێتی سۆڤێت لە ساڵی 1991 هەڵوەشاوە. سەرۆکی ئەو کاتی سۆڤێت کێ بوو؟ ئەی بۆریس یێلتسن، بی میخائیل گۆرباچێڤ، سی یێڤگینی بریماکۆڤ، دی نیکیتا خۆرشچێڤ. سی چرکەتانەیە؟ نیکیتا ئافرەت نییە. لەوەرە کاک باشە بی لەگەڵ ئەرێرە ئەقم دەینە چیە؟ کامەنی دی نیکیتا ئەوە یڵتسن مەشکم نەوەیە ئەنم دی دە چرکەتان ماوە؟ کامەیە؟ نازانم. دی نیکیتا خۆرشچێڤ. نیکیتا کچانەیە. شاڵا و بۆچی دیتان هەڵبژارد؟ وەڵایی خواتر ئەمە ئەو شانس زانیاریەکتان نەبوو؟ وەڵایی خوێنمەتەوە یعنی بەرچاوم کەوتووە ئەو کاتەی ژیاننامەی پۆتین و خوێنەوەتەوە. خەڵاتە. باشە یێڤگینی بریماکۆڤ ئەو لە چ کاتێکا بوو؟ یاخود بۆریس یەلتسن؟ مشکم لە بۆریسەکەش بوو. ئەو لەو دوایانە نەبوو پێش؟ ئەمە ئێستا دوای گۆرباچۆف بۆریس یەلتسن بوو. دوای یەلتسن کێ هات ئەمریکا ئێستا لەسەر حکومە؟ ڤلادیمیر پوتین. یێڤگینی بریماکۆڤ، نیکیتا خۆرشچێڤ.
باشە بزانین نیکیتا خۆشی چێ وەڵامێکی ڕاستە یان هەڵێ وەڵامی ڕاست میخائیل گۆرباچێڤ میخائیل گۆرباچۆڤیشی پێ دەڵێن زانکۆی جیان نەتانتوانی ئەو دەخاڵا بەدەستبێنن زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک چ کاتەگۆریەک هەڵەفێرن وەرزش ئەیان بی بلا ئەیبیت بلا ئەیبی لە وەرزشی ڕاکردنی پیاوان بەسەر بربەستدا وەرزشوانان دەبێ بە درێژایی 110 مەتر بەسەر دە بربەستدا باز بدەن یەکەمین بربەست چەند مەتر لە هێڵی دەستپێکەوە دوورە ئەی 12.7 مەتر بی 13.7 مەتر سی 14.7 مەتر دی 15.7 مەتر سی چرکەتانێ يعني معناوي افا يعني او زائدا في افسدوا الدها ده شركتان ماوە اي 12.7 ئەی 12.7 زانیاریتان هەیە لە وەرزشە تاين بس بسيورة جالك يعني ما تبى سبب تشك أولوز ببوينت نبي بوري دو يعني ما بيزوني سرهين بس يعني بوش بيجم ايه يعني نزيكا ديف حاجة يا نزيكا خوي اختياركانش نزيكا 13.7 أري والله لك نزيكا براستي هموي بمترك جوازي مترك هي خر كاكسوران لقانون تدريس تشتكي هيت بيجيت اگر تاویا طلبه جواب نزانید رقم لك نزیکه بس اگر تاویا رقم بزانید مثلا دی بیش راپرین کردستان چند دست بکر 5 نوتو اکی یا 5 8 یا 5 2000 یعنی دزانید کو 5 نوتو نهیا بس اگر تا گوت 5 نوتو نه آن 4 آن 2 دی زحمت کردید گله يعني وش شكلان لواب اوش که شکل وا لا اخر بوينت حوتك همي بوينت حوتا دوانزە سیانزە چواردە پازدە ئێوە کەمترینتان هەڵبژارد انشاءالله درستە باشە بزانین وەڵامی دروستە یا هەڵەیە وەڵامی ڕاست 13.7 زانکۆی پۆلیتەکنیکی دۆک نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەستبێنن زانکۆی جیهان کاتەگۆریەک هەڵەبژێرن بابێت وەرزش تەنها بیماوە کەواتە بی ناوی ئەو یاریە چییە کە پێی دەگوترێت شەترەنجی سەر شەختە ئەی فلاینگ B. Skiing C. Jumping D. Curling C. چرکەتانێ كيرلينج أو تأجري ها بازم بردك يدرون كده أيوة جامبينج بازانا فلاينج فرينا سكينج يعني تزلجات تبيلا تزحلق تزلجات عندي لولبون وانيا كلين لولبون بي سكينج بي سكينج بس بدأ بالقاية فەرمان بۆچی سکینگتان هەڵبژارد لەبەرەوەی فلاینگ يعني فرين جامبين بازدانە كيرلين ضمنيان بس بازم يعني لولبون شتي وایە خولانەوە سكينج يعني خلیسکانە يعني خلیسکان سەر بەفر تزحلق يعني هو ترجمي حرفيدان بەڵێ شەترەنجی سەر شەختە سەر سەهۆڵ شەترەنج باشە سکین بزانین وەڵامێکی ڕاستە یان هەڵێ
کەرلینگ وەڵامە ڕاستەکەیە زانکۆی گیان سلێمانی نەتانتوانی ئەو دەقاڵە بەدەست بێنن. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆش کاتەگۆریەک هەڵەبژێنن. تەکنەلۆژیا. تەکنەلۆژیا. ئەیان ئەی ئەی ماک ئەدرێس مێدیا ئەکسس کۆنترۆل ئەدرێس بۆ ناسینەوەی کۆمپیوتەر سمارتفۆن مۆدیەم لە ناو نێتوەرکێکدا بەکاردێت کام لەمانی خوارەوە دەربارەی ماک ئەدرێس ڕاستە. ئەی ئەدرێسێکی نەگۆڕ و لە 24 بیت پێک هاتووە. بی ئەدرێسێکی نەگۆڕە و لە 48 بیت پێک هاتووە. سی ئەدرێسێکی گۆڕاوە و لە 24 بیت پێک هاتووە. دی ئەدرێسێکی گۆڕاوە و لە 48 بیت پێک هاتووە. سی چرکەتانەیە. بەلێت دەگۆڕین بەسی ماکی نە ماک نایدەگۆڕین نایدەگۆڕین ئەوە نەگۆڕ. هەری بەس مودين كمبيوتر سمارتفون مودم برو ماكنا ده شركتان معه دي بيجي اي ئەدرێسێکی نەگۆڕە و لە 24 بیت پێک هاتووە. بۆچی ئەم وەڵامەتان هەڵبژارد؟ ماک ئەدرێس زانیاریتانەیە لەسەری؟ چونکیش 24 بتا پێک دێت و اتفاقەمە بەینەمەش بەتەر. آخر بۆچی هەکار بۆچی ینی ماک ئەدرێس ئەزان چییە؟ ئەگەر دیفەودیە بیت حرفۆ بیت 24 پیتۆ پێک دێت بەس ئومێدی گوت یۆ مۆکی نهۆیتە گۆڕن ئەدرێس ئەگەر ئەدرێس مرشێت بوو گۆڕیت ئای پیتە دەگۆڕی نا بەس ئومێدی گوت ئەوی تەکنۆلۆژیا و بەشی ئۆیتیە ئەوی ئومێت بەڵێ یاش بڤ ماک نایە دەگۆڕین ئای پیتە دەگۆڕی بەس ماک نا یە سوابەتە سەر کۆمپیوتەر. باشە زانین وەڵامیشی ڕاستە یا هەڵێ. وەڵامی ڕاست ئەدرێسێکی نەگۆڕە و لە 48 بیت پێک هاتووە. زانکۆی پۆلیتەکنیکی دۆک نەتاتوانی ئەو دەقاڵە بەدەست بێنن. زانکۆی جیهان چ کاتەگۆریەک هەڵەبژێت؟ هونەر. هونەر. بی کام لەم بەرهەمانە هی مۆزارتی میوزیسیانە؟ ئەی سەمفۆنیای ئێرۆیکا. بی ئۆپێرای ڤیگارۆ. سی چواروەرزی ساڵ. دی کۆنسەرتۆی براندبۆرگ. سی چرکەتانەیە؟ سمفۆنیا ئۆپێرا فەرقیان چییە؟ 21 بەرهەمانە بینی ئەیوبیە دە چرکەتان ماوە؟ ئەیابی وەڵام ئەی سەمفۆنیای ئێرۆیکا. مۆزارت ئەناسن مۆزارت یەکێکە لە بەناوبانگترین میوزیکزانەکانی دنیا. لە 6 ساڵیەوە 2 ئامێری دەژەنی. لە 8 ساڵی سیمفۆنیای دەنووسی. لە 12 ساڵی ئۆپێرای نووسی. لە 36 ساڵی کۆچی دوایی کرد. ئەگەر زیاتر بژایە ئاخۆ چی بکردایە ئەو هەموو بەرهەمەش. بۆچی سیمفۆنیای ئێرۆیی کاتان هەڵبژارد؟ چواروەرزەی ساڵی ڤیڤالدیە. ئەوە هیچ ئەوە ڕۆی ئەوە ڕۆی ئیترەمێنێتەوە سەر سیانەکەی تر. ڤیگارۆ نازانی کێ؟ تەکید نیم لە بینی ئەی و بیە ئیتر ئەیمانە بژارد. باشە سیمفۆنیای ئێرۆیکا زانین وەڵامێکی ڕاستە یان هەڵێ؟
وەڵامی ڕاست ئۆپێرای ڤیگارۆ زانکۆی گیان سلێمانی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک لەو کەتەگۆریانی کە ماون چی هەڵبژێرن؟ هونەر تەنها ئەی ماوە کەواتە ئەی کام دوو لەم گەورە هونەرمەندانە هی سەردەمی بارۆکن؟ ئەی باخ و بتهۆڤن، بی مۆزارت و بتهۆڤن، سی باخ و هاندڵ، دی هایدن و چایکۆفسکی. سی چرکەتانێ ملايته بيتهوفن أو كيا كنا يدخلك أيوة فقط موزارت و بتهۆڤنیش كيش موزارت أي كأسمع مسدي بيجم أي كيف باخ تزوني باخ أيش بيجم باخ زوني بوجي باخ إنه في حرد بزاي يكي سادني هم بصلي بجد دا چرکەتان ماوە؟ أي باخ وبيتهوفن. ئەی باخ و بتهۆڤن سەردەمی باروک ئەزان کام سەردەمەیە؟ كم زانم بيتهوفن ئەو کاتە کە میوزیک موزیکێکیش کۆمەند تەنها لە بۆ پاشایان و خانەدانەکان لە کۆشکەکان دەژەنرا. کۆشکی ڤێرسای بەتایبەت لە فەرەنسا بۆ نمونە. باشە ئێوە پێتان وایە بتهۆڤن هی سەردەمی باروک بێت؟ بەڵێ ئەی بۆچی لە کلاسیک نەبێ یاخود لە ڕێنیسانس یاخود لە ڕۆمانتیک زوری نایدەنگ بوو بە زۆری پارلەمانە هەمە تشت مشارەکەن مابینەوەمەدا. ئێستا بزانین وەڵامەکەتان ئەی باخ و بتهۆڤن وەڵامێکی ڕاستە یان هەڵێ؟ وەڵامی ڕاست باخ و هاندڵ زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. بتهۆڤن یەکێک بوو لە ناودارەکانی سەردەمی کلاسیک. زانکۆی جیهان سلێمانی لەو کەتەگۆریانی کە ماون؟ تەکنەلۆژیا تەنها بی ماوە کەواتە بی. HTTP کورتکراوەی چییە لە برۆسەری ئینتەرنێتدا؟ A. Hypertext Transfer Protocol. B. Help Transfer Team Protocol. C. Hypertransfer Text Protocol. D. Help Text Transfer Protocol. وسطة أيه وسطة هايبر تكست يعني أي. هايبر A. أكيد هايبر تكست ترانسفير هايبر ترانسفير Hypertext Transfer Protocol. تازەڵتان بژاردە؟ A. Hypertext Transfer Protocol. باشە بۆ ئەوانی تر نەبێ. تاڵا بۆچی ئەیتان هەڵبژارد؟ هی بەرچاوم کەوتووە یعنی تۆزێ مدەیە خەریکی بوون تر بەرچاوم کەوتووە هەستەکەم زم کردەوە. سایە نابڵە سایە هەشتا باشە ئەگەر ئێش مثلەن ئەگەر HTTP بۆچی هێڵب ترانسفەر تیم پرۆتۆکۆڵ نەبێ؟ خۆی عادەتەن لە شوێنی برۆسەرەکە ئەنووسرێ HTTP اینجا وێبسایتەکە لێ ئەی وایە اینجا بەس کامیانە؟ بەس بۆچی ینی هیچ لەو ناچێکە هێڵب بێ بۆی لابێ هایپەر جەماعەتێکی لەو هایپەرتێکستانە جەماعەتی هایپەرەکە بێ ها؟ هایپەرتێکست ترانسفەر پرۆتۆکۆڵ وەڵامێکی ڕاستە یان هەڵێ؟ زانکۆی جیهان سلێمانی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێ ناوکۆی خاڵەکانتان 50 خاڵ. پەنجاه بە پەنجاه یەک کەتەگۆری ماوە بۆ زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک. بیرکاری کەواتە بیرکاری. بیرکاری. بی
بی هەڵبژێرن نرخی ئەم لۆگاریتمی بنچینە سێی 81 توان 50 دەکاتە چەند؟ A C B 40 C 180 D 200 سی چرکەتانەیە بس لحظة دەخاڵتان ماوە دەژرکەتان ماوە زوو وەڵام وەڵام بی 40 بۆچی چلتان هەڵبژاردی کۆن حساب کرد پێنجی فی 350 تێدۆنیە خۆدە مەجاالێ وێ سوالی 30 ثانیە نییە بەتەرە 10 ثانیە ئەگەر توانن نەتوان حەلیکەن ئەو پەنجایەتان چی لێ کرد لۆگاریتمی 81 بە سێ دەگاتە چەند لۆگاریتم باشە بزانین وەڵامی بی 40 وەڵامێکی ڕاستە یا هەڵێ وەڵامی ڕاست 200 زانکۆی پۆلیتەکنیکی دۆک نەتانتوانی کۆتا دەخاڵ لەم قۆناغی کەتەگۆریەکان بۆ خۆتان مسۆگەر بکەن زانکۆی جیهان سلێمانی بیرکاری هەڵبژێرن بیرکاری هەڵبژێرن بیرکاری کۆتا کەتەگۆریە و کۆتا دەخاڵی تایە ئەی بزانین ئەم دەخاڵە بەدەستدێنن یان نە سادەترین شێوەی ئەم بڕە 2 توان 509 کەم 2 توان 508 دابش 256 دەکاتە کام لەمانە ئەی 2 توان 508 B 2 توان 500 C 2 توان 507 D 1 لەسەر 64 سی شرکەدانەیە ئەمە 2 1 5 کورتێکی کەم چەند دوو 1 16 دابش 256 256 چی کاتۆ ئەمە کەمە بێتەوە وایە دە شرکەتان ماوە زوو وەڵامێکم منە ئەمە ناقسێکی وەڵام وەڵام دی 1 لەسەر 64 زانکۆی جیهان بۆچی دیتان هەڵبژار 1 لەسەر 64 بەسێ چرکە شکار ناکرێن خۆی دووەکان لە کاتی باڵین توانە ئەگەر بچینەکان وەکو یەک بوو ئەتوانی دەستکاری توانەکانکەی ئیتر نازانم بەس توانەکان کەش باشە زانکۆی گیان سلێمانی بزانین دی 1 لەسەر 64 وەڵامێکی ڕاستە بزانین دەتوانین کۆتا دەخاڵ بەدەستبێنن بۆ خۆتان لە قۆناغی کەتەگۆرەکان وەڵامی ڕاست 2 توان 500 زانکۆی گیان نەتانتوانی ئەم دەخاڵە بەدەست بێنن خۆشەویستانم وەک بینیتان لەم قۆناغا
پێشبڕژیەکەی نێوان زانکۆی جیهان سلێمانی و زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک کۆتایی هات. پێشبڕژیەکە گەرموگوڕ بوو. خاڵەکانتان زانکۆی جیهان سلێمانی خاوەنی 50 خاڵە. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک بە هەمان شێوە ئەویش خاوەنی 50 خاڵە. خۆشەویستانم کۆتا قۆناغ ماوە ڕوو بە ڕووبنەوەی تاکەسی ئەم قۆناغە دیاری دەکات کام زانکۆ لەم دوو زانکۆیە دەچنە فاینەڵ و کامیان نزیکتر دەبنەوە لە خەڵاتە گەورەکە. خۆشەویستانم دوای کەمێکی تر ئێمە لەگەڵ ئێوە دەبینین کێ دەچێتە فاینەڵ. دەماکەدا گوریۆ جگرۆفیە هەلبژۆردی و ئەوژی پسیۆرەمە ئەو بوو خەڵکێکیش وەڵۆتی نەیە گەندەلە گەندالی نۆڤدۆنینە ئەو هەلبژۆرد بوومە هۆتین ئەم سێوە پشڕۆز من کوونە ئەوە بورکینۆفۆس و بتنێمەوە یعنی پشڕۆزی ئەو دەرکەوی ماژی بورکینۆفۆس و هەلبژۆر پسیۆرەمە جۆبۆیە درست بوو. جارێکێ کە ئەوەل ئێک ما بایۆلۆجی هەلبژارد لێ مخابنی بە بەرسبە ماغەلت دەرکەوت ئشبەر کە جارایکێ بوو مال بژارد و مەسئلە وەقتجی ئەمە بلەسکەتن ماغەلت اختیار کرد. ما ئەدەبیات هەلبژارد بوومە پارچە دێرەکە شعری هات گوتە ئەوە کێ ڕاستیژی وەختێ ما بەرە خۆ نویسینەوەی ما گوتە بیت یۆناڵی بیتن ئەم هەمین متفق بووی سەر یۆناڵیە مە هەلبژارد بەس ئەنجام دەنە دەکەوتە و دەکەوتی هەمین مکریانی چونکە ئەسلوبی سادەتر بوو شێ ناڵی کلاسیک كاتيجوريا فيزياء ما هالبشار هرچند فيزياء علمك واقع ما قد دل صار مسيطر بين بس انجام تناقشنا سؤال ما نشي والله ميراث هالبشري كاتيجوري لوجيك مان هالبشار و برسيارك او بوكا لكونفرانسك دا دونزك سبيش و باش كونفرانسك توقع لقالك دا كان چند توقع كراوه لكوي وخوشبختانه تواني مان والله بينه كصوصي ودو توقع كراوه والله ما كمان راس درچو کاتگوری تندرستیمان هەڵبژار پرسیارەکە بریتی بوو لەوەی کام لەم نەخۆشیانە تووشی کۆندامی دەمارە بێ خۆشبەختانە وەڵامەکەمان ڕاست بوو کە بریتی بوو لە سفلیس. خۆشەویستان دووبارە سڵاو گەڕاینەوە هاتینە کۆتا قۆناغی بەرنامەکەمان قۆناغی ڕوبەڕووبنەوەی تاکەسی. پێشەوەی دەست پێ بکەین هەردوو زانکۆ گۆڕانکاریان کردو با بزانین زانکۆی جیهان سلێمانی گۆڕانکارەکانی چین. گۆڕانکارەکانی زانکۆی جیهان سلێمانی سەناریا سالار پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ ئاگرین ئاوات. ئاگرین ئاوات تەمەن 20 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی زمانی ئینگلیزی ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە وەرگێڕ. هەروەها گەشت بەختیار پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ لەنیا زاهر. لەنیا زاهر تەمەن 21 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی زمانی ئینگلیزی ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە فڕۆکەوان. ئاگرین لەنیا هەردووکتان بەخێربێن بۆ پێشبڕکێکە. خۆشەویستانم بە هەمان شێوە زانکۆی پۆلیتەکنیکی دۆ گۆڕانکاریی کردووە. بزانین گۆڕانکاری ئەم زانکۆیە چییە؟ گۆڕانکاریەکانی زانکۆی پۆلیتەکنیکی دۆک هاکار موعەیەد پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ عیماد بەرەکات. عیماد بەرەکات تەمەن 21 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی تەکنۆلۆژیای دارایی و ژمێریاری ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. عیماد بەخێراتی بۆ پێشبڕکێکە. خۆشەویستانم خاڵەکانتان بەبیر دێنمەوە زانکۆی جیهان سلێمانی 50 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک 50 خاڵ. خۆشەویستانم لەم قۆناغەدا بۆمان دەرەکەوێ کام لەم دوو زانکۆیە خاڵەکانی بەرزتر دەبێتەوە. کام زانکۆ لەم دوو زانکۆیە زۆرترین خاڵ بەدەست بێنێ دەچێتە فایناڵ. لە فایناڵ زانکۆی پزیشکی هەولێر چاوەڕێی دەکات. لەوێش دەزانین دیسان کێ دەبێتە خاوەنی خەڵاتی یەکەم کە وەک دەزانن بۆ هەر زانکۆیەک 30,000 دلارە هەر قوتابیەی 5,000 دلاری بەردەکەوێت. خەڵاتی دووەمیش خۆتان دەزانن 15,000 دلارە هەر قوتابیەی 2,500 دلاری بەردەکەوێت. لەبەرەوە بۆ هەردوو زانکۆی جیهانی سلێمانی و زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک زۆر وریابن. ئەم قۆناغە چارەنووسی ئێوە دیاری دەکات.
کام زانکۆ دەچێتە فایناڵ کام زانکۆ بەجێمان دەیەڵێت لە هەردوو زانکۆ لە زانکۆی جیهان سلێمانی ئاگرین با فەرمێ بۆ ئێرە ئاگرین بەخێر بێت لە زانکۆی پۆلیتەکنیکی دوهۆک ئومێد ئاگرین هەردووکتان بەخێر بێت سوپاس سێ پرسیار هەیە بۆ ئێوە هەر پرسیارەی پێنج خاڵی لەسەرە هەتا پرسیارەکە تاوە نەکەم دەست نەنێن بە بۆتۆن ئەجینا لە نیوەی پرسیارەکە دەست بنێن بە بۆتۆنەکە ئەوە ئەوەستم دەبێ وەڵام بنەوە بۆ ئەوەی تریشیان پرسیارەکە هەمووی دەخێنمەوە ئەو کاتە وەڵام بداتەوە و پرسیارەکەش پێنج خاڵی لەسەرە وەگوتم سێ پرسیار هەیە بۆ ئێوە پرسیاری یەکەم ئەو بردۆزەی کە شرۆڤەی چۆنێتی دروستبوونی گەردوون دەکات چ بردۆزێکە نەظەریە گەردوون کەون بەداخەوە کەستان نەتازانی وەڵامی ڕاست بردۆزی بیگ بانگ دووەم پرسیار ئەو گازە سەرەکیە کامەیە کە بەرپرسە لە گەرمبوونی جیهان واتە گلۆبل وارمینگ ئومێد دووەم ئۆکسیدی کاربۆن دووەم ئۆکسیدی کاربۆن زۆر ڕاستە کۆتا پرسیار بۆ ئێوە ئەم پرسیارەش پێنج خاڵی لەسەرە و ئامادە بن پرسیارەکە دەڵێ دیواری بەرلین لە چ ساڵێکدا ڕووخا ئومێد 1989 1989 زۆر ڕاستە زۆر سپاسانەکەین دەتوانن بچنەوە شوێنی خۆتان لە زانکۆی جیهان سلێمانی شاڵاو لە زانکۆی پۆلیتەکنیکی دوهۆک ئەیوب شاڵاو ئەیوب هەردووکتان بەخێر بێن بۆ ئێوەش بە هەمان شێوە سێ پرسیار وەرد پرسیاری پێنج خاڵی لەسەرە پرسیار یەکەم دەڵێت خێراترین ئاژەڵ لە ڕووی گەشەوە کام ئاژەڵە خێراترین ئاژەڵ لە ڕووی گەشەوە کام ئاژەڵە زانکۆی جیهان کەروێشک هەڵێ ئەیوب دەزانی خێراترین ئاژەڵ لە ڕووی گەشەوە لە ڕووی گەشەوە نموو شێر کەستان نەتانزانی وەڵامە ڕاستەکە نەهەنگی شین کەروێشک زۆر وەچە دەخاتەوە زوش گەورابێ دووەم پرسیار کام ڕەنگی ڕووناکی درێژترین درێژی شەپۆلی هەیە زانکۆی جیهان شین هەڵێ پۆلیتەکنیکی دوهۆک سوور زۆر ڕاستە کۆتا پرسیار پرسیارەکە دەڵێ دوایین شەڕ کە ناپلیۆن بۆناپارت تێیدا بەشدار بوو لەلایەن بەریتانیەکان بەدیل گیرا کامە شەڕ بوو کام شەڕ بوو ناوی شەڕەکە زانکۆی ژیان شەڕی سکۆتلاند بەس بێژەوە پرسیارێ جاریشتر بیڵەمەوە ئەرێڵە دوایین شەڕ کە ناپلیۆن بۆناپارت تێیدا بەشدار بوو لەلایەن بەریتانیا بەدیل گیرا کام شەڕ بوو ستالینگراد وەڵامی ڕاست شەڕی وۆترلو لە 1950دا زۆر سپاسانەکەین دەتوانم بچنەوە شوێنەکانی خۆتان دوو بەشداربووی تر لە زانکۆی جیهان سلێمانی لە نیا لە زانکۆی پۆلیتەکنیکی دوهۆک دەخیل
لەنیا و دەخیل هەردووکتان بەخێر بێن بە هەمان شێوە سێ پرسیاری ژێ بۆ ئێوە هەر پرسیاری پێنج قاڵی لەسەرە. پرسیاری یەکەم خۆر چەند کیلۆمەتر لە زەوی دوورە؟ خۆر چەند کیلۆمەتر لە زەوی دوورە؟ پۆلیتەکنیک دۆک 250 ملیۆن کیلومتر 250 ملیۆن کیلۆمەتر. هەڵێ لە نیازانی 3400 3400 1000 کیلومتر 3400 میلیۆن کیلۆمتر 3500 میلیۆن کیلۆمتر ئەویش وەڵامی ڕاستە. وەڵامی ڕاست نزیکەی 150 میلیۆن کیلۆمتر. دووەم پرسیار چی بە نووسین خەتی سۆمەریەکان دەگوترێت؟ چی بە نووسینی سۆمەریەکان یاخود خەتی سۆمەریەکان دەگوترێت؟ نووسینی سۆمەریەکان چی پێ دەگوترێت؟ زانکۆی جیهان سلێمانی گیتی گیتی دیتی گیتی گیتی دیتی یا گیتی دیتی یا گیتی دیتی دیتی کوفی کوفی دەخیل دەڵێ کوفی. کەسان نەتانزانی وەڵامە ڕاستەکە خەتی بزماری. کۆتا پرسیار بۆ ئێوە لە دوای چەند هەفتە لە دووگیانی دڵی کۆرپالە دەست بە لێدان دەکات؟ دەخیل 6 هەفتە 6 هەفتە. زۆر ڕاستە. زۆر سپاسانەکەین دەتوان بچنەوە شوێنی خۆتان. کۆتا دوو بەشداربوو لە زانکۆی جیهان سلێمانی فەرمان، لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک عیماد، فەرمان و عیماد دەردووکتان بەخێر بێن. سێ پرسیاریش بۆ ئێوە هەر پرسیاری پێنج خاڵی لەسەرە و پرسیاری یەکەم ئەلبومی 25 بەرهەمی ساڵی 2015 هی کام گۆرانی بێژی ئافرەتی جیهانە؟ ئەلبومی 25 فەرمان. ڕێحانە ڕێحانە سیۆری دەشەی بێجێڤە کە زەحمە نەبێت. ئەلبومی 25 بەرهەمی ساڵی 2015 هی کام گۆرانی بێژی ئافرەتی جیهانە؟ نزانم. نازانێت. وەڵامی ڕاست ئەدێڵ. دووەم پرسیار سەرەکیترین پرۆتینی ناو پلازمای خوێن کامەیە یاخود کام پرۆتینەیە؟ هیموگلۆبین. چی؟ هیموگلۆبین. هیموگلۆبین. ئەڵێ فەرمان. ڕۆگەسپیەکان. ڕۆگەسپیەکان. ڕۆگەسپێران. سپێکان. ڕۆگەسپیەکان. ڕۆگەسپیەکانیش هەڵەیە. ئەمە پرۆتینە. وەڵامی ڕاست ئالبومین. ڕاستە. ڕاستنیە عیماد باشە. کۆتا پرسیار بۆ ئێوە. پرسیارەکە دەڵێت مانگی کۆتایی وەرزی بەهاری کوردی چ مانگێکە؟ زانکۆی جیهان سلێمانی فەرمان. جۆزەردان. جۆزەردان. زۆر ڕاستە جۆزەردان. زۆر سپاسانەکەین چتەوە شوێنی خۆتان. زۆر سپاسانەکەین. بەڕێزان و خۆشەویستان بەم جۆرە زانیمان کام زانکۆیە دەچێتە فایناڵ. کۆی خاڵەکان زانکۆی جیهان سلێمانی 55 خاڵ، زانکۆی پۆلیتەکنیکی دۆک 70 خاڵ. زۆر بەداخەوە زانکۆی جیهان سلێمانی بەجێمان دێڵێت، بەڵام ساڵی داهاتوو دەتوانن بێنەوە تا شوێنێکی زۆر باش هاتن. ئەوەتان نەمابوو بگەنە فایناڵ. ساڵی داهاتوو وەرنەوە هیوادارین باشتر و باشتر بن. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک دەچێتە فایناڵ، ڕووبەڕووی زانکۆی پزیشکی هەولێر دەبێتەوە. یەکێ لەم دوو زانکۆیە، زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک و زانکۆی پزیشکی هەولێر دەبنە براوەی یەکەم. براوەی یەکەم وەک دەزانن براوەی یەکەم
دەبێتە خاوەنی 30,000 دلار هەر قوتابیەی 5,000 دلاری بەرەکەوێت و براوەی دووەم 15,000 دلار هەر قوتابیەی 2,500 دلاری بەرەکەوێت زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک نازانم ئێوە 5,000 تان بەرەکەوێت یا 2,500 خۆشەویستانم تا ئەو بەرنامەیە و تا فایناڵ بەخواتان ئەسپێرم هەر بژین هەر لە خۆشیان سپاس بۆخوا دڵخۆشم کە توانیمان پلەی سێم بەدەست بهێنین لە سەرەتاوە زۆر بە باش هاتین توانیمان سێ قۆناغ ببڕین بیستوەک زانکۆمان جێهێش خۆشبەختانە نەگەشتین ئەم قۆناغە و بەڵام لێرە بەختی ئەوەرمان نەبوو نەگەشتینە کۆتایی هەز بە ناخۆشی ناکەم چونکە قۆناغێکی چاکمان بڕی و هەروەها لەم پرۆگرامەیە زۆر کەسی تازەم ناسی تا ستێجێکی باشیش هاتین پلەی سێممان بەدەست هێناوە تا توانیمان تا قۆناغی پێش کۆتایی بین سەرەتا دەستخۆشی لە تیمی خۆمانەکەم تیمی بەشداربووی زانکۆی جیهان کە توانیان سێم زانکۆ لەسەر ئاستی کوردستان دەربچن ڕۆستی قۆناغ گەلێک وەک زەحمەت بوو بەس بۆش بوو الحەمدولیلا ئەم فۆیدە بوون گەلێکی ئەسترێجی سەرما هەبوو بەس الحەمدولیلا ئەمسەر کەفتنە بجهودی دکتۆر ئەرشەد و هەڤالێن خۆی زانکۆی پۆلیتەکنیکیا دەهۆک بەڵام گەلێک کەیفخۆشی ناوکیاز و هەواڵەت من و ئەس بۆرم دکتۆر ئەرشەدی کومە ئەف مەرحەلە بوون دیام چونە فایناڵ ئەبەج هەمی پاریکاری هەواڵەت مە و شارەزدایەوە بۆ بۆرەدا و هەروەسە پلانی دکتۆر ئەرشەد سەرکەفتی ئەم چێنە بۆ پلان دەڕباز بکەن و ئینشاڵڵا دی فایناڵەژی بن هیڤیامە ئەو بیام گەینە فایناڵێ ئەم گەشتینە فایناڵێ و هیڤیامەوە ئینشاڵڵا دل فایناڵش سەرکەوین طبعا افریقا هسته که گله و گله که خوش مهبو که ماشیا سرکفتن بدست خوب ببینین همین لدونت خدا ما گفت که آمان جما او بگهنا فاینال الحمدلله افریقا کامل فاینال دا و ان شاء الله هم دپلای که دست خوب ببینین پشتوانی قطابیت ما و زیرکی قطابیت ما بونه هو کار هنده که ام سرکوی